خانزاد میری سۆران یەکەم فەرمانڕەوای ئافرەتی کورد. فەرمانڕەوایەتی گرێدراوی عەقڵی بەڕێوەبردنە نەک ڕەگەز. لە ڕۆژاوای کوردستان ژنانی کورد نمونەیەکی بەرزی بەرخۆدان بوون، وەک چۆن لە ڕابردووشدا خاوەنی دەسەڵاتی پلەیەکی میرنشین بوون. خانزادی میری سۆران وەک نمونەی فەرمانڕەوایی. خانزاد کچی شاقوڵی بەگی سولەیمان بەگی میرسەید بەگی سۆرانە. لەسەرەوەی کە ئایا خوشکی میر سلێمان بەگەیان هاوژینی ڕاجایی هەیە و لە ناویاندا هەژاری مکریانی لە شەرەفنامەدا با کچی میر سلێمان ناوی دەبات، بەڵام محەممەد ئەمین زەکی بەگ لە پەرتووکی ناوداراندا بە هاوژین ناوی دەێنێت. بەڵام زۆرینەی سەرچاوەکان پاڵپشتی لەو ڕایە دەکەن کە خانزاد خوشکی میر سلێمان بەگ بووە. میر سلێمان بەگ وەک میری میرنشینی سۆران پایتەخت لە شاری ڕەواندووز دەگوازێتەوە بۆ ناوچەی هەریر. ئەمەش بە دوو هۆکار: یەکەم، ناوچەی هەریر دەشتێکی زۆری بەسەرەوە بووە. دووەم، ئەو زنجیرە شاخەی لە ناوچەکەدا هەیە کە لە استراتیژی سەربازیدا شاخ بۆ دوژمن خاڵی لاوازە و بۆ هێزە ناوخۆیەکانیش خاڵی بەهێز. دوایەوەی خلافەتی عوسمانەکان چەند جارێک هەوڵی کۆنتڕۆلکردنی میرنشینی سۆرانی داوە بۆی ناگیرێت، کۆتاجار هەوڵ دەدات وەک هەمیشە درس بخاتە ناو ڕیزەکانیانەوە. بۆ مەبەستا میر سلێمان لەگەڵ لەشکری سەرۆک ئەرکانی سوپای میر لا دژی یەکتر هان دەدات. میر سلێمان بەگ لە سەفەرێک بەرەو بەغداد لەلایەن لەشکری ژەهر خوار دەکرێت و لە ناو دەبرێت. دواتر لەشکری دەچێتە شنگال و ناگەڕێتەوە ناوچەی هەریر. دوای کوژرانی میر سلێمان بەگ ساڵی 1590 خانزادی خوشکی دەسەڵاتی میرایەتی وەردەگرێت و پلان دادەنێت هەرچی زووتر ڕێگایەک بدۆزێتەوە بە مەبەستی تۆڵەسەندەوە لە لەشکری. بۆ مەبەستا نامەیەک بۆ لەشکری دەنێرێت کە ناوەڕۆکەکەی بەو جۆرە بوو: هەریر و سوپای سۆران بێتۆ شپرزە و ئالۆزە، میرایەتی و شوێنگرەوە بە من ناکرێت. ئەو شوێنە پێویستی بە کەسێکی وەک تۆیە، بۆیە داوا دەکەم لەگەڵ گەیشتنی نامەکە بەرەو شاری هەریر بکەویتە ڕێ. باپەی هەندێک گێڕانەوە ناوەڕۆکی نامەکەی چەند خاڵێکی تری تێدا بووە. بەشێک دەڵێن بەڵێنی پێدەدات کە خۆی هاوسەرگیری لەگەڵ بکات، بەشێکی تر دەڵێن پێشنیاری هاوسەرگیری لەگەڵ ئایشە ناوێک بۆ دەکات. باپەی سەرچاوە بەردەستەکان شنگال لەلایەن میر عەلی بەگ بەڕێوە دەبرێت و ئاگاداری ئەو پلانەی خانزادی میری سۆرانە، بۆیە هێرش دەکاتە سەر سوپای سۆران و لەو شەڕەدا خانزاد سەر دەکەوێت و میر عەلی بەگ بەدیل دەگیرێت و دواتر لە شوێنێک لە ناو دەبرێت و لە ئێستادا بە گزارشتی دەما و دەمی خەڵکی ناوچەکە گەلی عەلی بەگ کە هاوینە هەوارە لە ئێستادا شوێنی لە ناوبردننی میر عەلی بووە و بە ناوی ئەوەوە ناوی دەرکردووە. لەسەر نامەکەی خانزاد لەشکری دەگەڕێتەوە ناوچەی هەریر و خانزاد لە ناوی دەبات. بەشێک لە کارەکانی میری خانزاد: دروستکردنی خوێندنگە، بیناکردنی کۆشک و قەڵا لە ناوچە بەرزەکان، ڕێخستنەوەی سوپای میرنشینەکە. سەرچاوە مێژوویەکان ئاماژە بە فەرمانڕەوایەتی خانزاد دەکەن بە درێژایی 7 ساڵ لە پاڵەوەی کە لە مێژوودا کارەکانی وەک یەکەم ژنە فەرمانڕەوای کورد دەنرخێنرێت، بەڵام ئاماژە بە هەندێک چیرۆک دەکرێت لە بەکارهێنانی توندوتیژی بەرامبەر خەڵکی ناوچەکە لەلایەن ئەو فەرمانڕەوایە بەتایبەت لە بابەتی برسیبوونی خەڵک. لە ئێستادا شوێنەواری بەشێک لە قەڵاکان ماوە و هەڕەشەی لە ناوچوونیان لەسەرە.